ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەم ساتەوەختێکی چارەنووسازدایە. بڕیارە ڕۆژی شەمە ئیسلامابادی پایتەختی پاکستان ببێتە مەیدانی یەکلاکەرەوەی دانووسانەکانی نێوان تاران و واشنتۆن. ئاگربەستێکی کاتی کە لەسەر بنەمای 10 خاڵی ئێرانی و 15 خاڵی ئەمریکی داڕێژاوە دەبێتە تاقیکردنەوەیەک بۆ کۆتاییهێنان بە چەند ڕۆژجەنگی خوێناوی یانکردنەوەی دەواازەی ململانێکی گەورەتر کە تەواوی ناوچەکە بسووتێنێت. لە بەرنامەی ئەمڕۆی پەیامدا کە تایبەتە بەشیکردنەوەی قوڵی ڕووداوە سیاسەکان، هۆشیار عومەر عەلی تیشکی خستە سەر لایەنە پەرایۆزخراوەکانی ئەم ڕێکەوتنەوە و ڕایگەیاند ئەمریکا لە کۆتا ساتەکاندا ئیسرائیل، سعودی و ئیماراتی لە ناوەڕۆکی ئاگربەستەکە ئاگادار کردوێتەوە. ئەمە شەپۆلێکی تووڕەیی لای ئەو هاوپەیمانانە دروست کردووە. ئەو شتە بەدی نایە کە ئەمریکا چکە ترەمپ لە یەکەم وتاریە وتی من ڕژێمی ئێرانە گۆڕم دوای 47 ساڵ خەڵکی نەمە دەرفێتە ڕەنگە لە چەندین نەوا دووبارە نەبێتەوە و لە سەڵات بگرن دەست بەرنامەی ئەتۆمی لە ناوە بەم وت ئەو کاتەوتمانەمە فانتازیایە بڕاستی لە خەیاڵە چەند خاڵێکی دیکە لەسەر گەمار و ئابوووریەکانە بە هەمان شێوە هاوکات دکتۆر فاروق محەممەد مامۆستای زانکۆ و شارەزا لە مێژووی ئێران هۆشداری دەدات کە ئێران گەروی هورمز وە کارتی فشار بەکاردەهێنێت و ئەگەر جەنگ لە لوبنان ڕانەگیرێت ئەوە گەروەکە بە داخراوی دەمێنێتەوە و ڕەنگە تارانیش بایکۆتی کۆبوونەوەکەی پاکستان بکات. تەمەن خاڵەکانی ئێران لەو دەخاڵەت چواری پێویستە بە هەڵگرتنی سزاکانی سەر ئێران سزاکان و گەمارۆکان یەکیان پێویستە بە باڵادەسی بەسەر گەروی هورمزە باز لە پیتاندنی یۆرانیۆم کراوە واروەها خاڵێکی دیکە کە ئێمە بیداوتمان ئێران قورسە دەستبەرداری هێزە پرۆکسیەکانی ببێت بۆیە بین یەکێ لە خاڵەکانی ئێران بریتێ لە ڕاگررتنی جەنگ لە هەموو بەرەکانەوە. کاتێ ئێستا ئێران فۆکەسی لەسەر چەند شتێکە لەوانە ئەوێ ئیتر جۆرە لە بوژانەوە بۆ خۆی ببینێ گەمارە ئابرەکانی لەسەر هەڵگیرێ ویتر بتوانێت بە ئازادانە ممارەسەی کاروباری با بڵێن فرۆشتنی نەوت و کاروباری بازرگانی خۆی بکە جۆرە لە بوژانەوە بە خۆی ببینێ ئەگەرچی باز لە قەرەبووکردنەوەش لە خاڵەکاندا هاتووە بەڵام ئەماکرێت بە جۆرە لە جۆرەکان وەکو جاگەش ئاماژەمان پێکرد کە ئەو ڕسوماتی کە دەیەوێت بە جۆرە لە جۆرەکان لە گەروی هورمز وەریگرێ و دوور نییە لەگەڵ ئەمریکا لەسەر ئەمە بچنە لەشی لە خاڵەکانی دانوستانە بێت ئەو کاتە ئەمە جۆرە لە بۆ قەرەبووکردنەوەی ئێران تەرخان بکرێ خۆ جۆرە جگە ئەمە دابنێت کە لێرەوە بتوانێت داهاتێ بەخۆی بەدەست بێنە بۆ بژانەوەی ژێرخان و بۆ قەرەبووی ئەو زیانی کە بەری کەوتووە. زۆربەی دەوڵەتە گەورە زلهێزەکان لە لایەکی دیکەوە هەتوان عومەر توێژێری سیاسی لە بەرنامەی ئەمڕۆی پەیامدا باس لە پاشەکشەی ئەمریکا دەکات و دەڵێت واشنتۆن لەم جەنگەدا بە جۆرێک لە جۆرەکان شکستی هێناوە. ترامپ بەپێی یاسا تەنیا 6 ڕۆژ دەسەڵاتی جەنگی لەبەردەستە و ئێستا چ ڕۆژی تێپەڕاندووە بەبێ ئەوەی ئامانجە سەرەکیەکانی بپێکێت. بەپێی قانونی دەسەڵاتی جەنگی سەرۆ کۆمار 6 ڕۆژ دەرفەتی هەیە بە بێگەڕانەوە بۆ کۆنگرێس شەڕکە ئەگەر بێت و جەنگێک لە لە 6 ڕۆژە 40 ڕۆژی تێپەڕی بێ نەتوانانی بێ بگا بە ئامانجەکانی بە تاکیدەوە لە 20 ڕۆژەی کەشا ناگا بە ئەنجامەکانی هەر لە دووەم ڕۆژ و سێم ڕۆژی جەنگەکەەوە کەس بۆیان دەرکەوت کە ئێران ناڕوخێت یان ئەگەر بژڕوخێ ڕوخانەکەی درەنگە ئەوەیە زۆربەی ئەو دەوڵەتانەی کە ئەمباری استراتیژی سوتەمەنیانە یا ئەمبارە استراتیژیەکانیان ئازاد کرد و بەشێکی زۆری و ئەمبارە استراتیژیانەی کە وڵاتانی گروپی G7 هەیەە یا بەرەو نزیکی تەوابوون ئەڕۆن یا تەنها چەند ڕۆژێک مۆڵەتیان ماوە بۆ تەواو ئەمە زۆر کاریگەری هەیە لەسەر ئەم بڕیارە. لە کۆتاییدا دانوستانەکانی ئیسلام ئاباد چارەنووسی یەکلاکەرەوەی میلیۆنار مرۆڤن کە ئایا دوجار دیبلۆماسی دەبێتە براوە یان کێبڕکەی هێز و بەرژەوەندە سیاسیەکان ناوچەکە بەرەو دۆزەخێکی گەورەتر و جەنگێکی وێرانکەرتر دەبن کە هیچ لایەک تێیدا سەرکەوتوو نابێت.